ورد و درشتی ئەو ساڵی ڕابردوو کە کردوتە بەڕێزەکەم، ورد و درشتی ئەو ساڵی کە بە مانگێک ڕۆیشت، ئەو مانگەی کە بە هەفتەیەک ڕۆیشت، ئەو هەفتەی کە بە ڕۆژێک ڕۆیشت، ئەو سەعاتەیش کە وەکو پوش و پەڵاش کە چۆن ئاگری پێوە ئەنەی ئەسووتێ، یەک چاو نەزەرێک بەرزت کردوتەوە لە بازاڕە، لەسەر ئیشە، جنێوێکت داوە، قسەیەکی ناشرینت کردووە، تاوانێکت ئەنجام داوە، مەحفوظ العەمەل کیڕامەن کاتیبین، ورد و درشتی کردەوە کاتیان نووسیەوە بەڕێزەکەم. هەندێکتان لە ساڵی ڕابردووە وەعدتان کرد عمرەیەک ئەنجام بدەن نەتانتوانی بیکەن، هەندێکتان هەندێک قەرزار بوون پرۆژەتان دانا قەرزەکەتان بدەنەوە نەتان کرد، هەندێکتان بڕیارتان وا بوو هاوسەرگیری بکەن نەکرد هاوسەرگیری نەکراوە، بەڵکو تا ئێستاکە ئافرەتێکیش نێ بیدۆزیتەوە هاوسەرگیری لەگەڵ پێ وە بۆ کشانیش هەروە. هەندێکتان قەرار بوو چاکەیەک لەگەڵ دایک و باوکتانە بکەن، فڵان وعدتان پێیاندا بۆیان بکەن، کاتەکە زۆر بە سەریعی تێپەڕی وعدە خلاف بووی نەتکرد. ئەبوو هورەیرە حەدیثێکمان بۆ گێڕێتەوە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی قیامەت هەڵناسێ هەتاوەکو کاتەکان لە یەکتری نزیک ئەبنەوە، ساڵ وەکو مانگێکی لێ دێت و مانگەکان وەکو هەفتەیەکیان لێ دێت، یعنی ساڵێک تقریبا ئەبێتە مانگێک لە ڕۆیشتن و لە سەریعی کاتە، و مانگەکانیش وەکو جومعە بۆ جومعەیان لێ دێت و جومعەکانیش بۆ جومعەیەک لە لای ئینسانەکان هێندە سەریع بن ئەبێتە یەک ڕۆژ و ڕۆژیش ئەبێتە سەعاتێک و سەعاتیش وای لێ دێ هەروەکو چۆن پوش و پەڵاشی دارێک یاخود دارخورما کە وشک ئەبێ ئاگر ئەگرێت چەند بە سەریعی ئەسووتێ، ئاهوا سەعاتەکانیشمان ئەسووتێن. فبۆیە بەڕێزان ئەمە ئەو کاتەیە ئێستا ئێمەی تیاین، کاتەکان زۆر بە سەریعی بەڕێ ئەکرێ و معلومی جەنابیشتانە بەڕێزان ساڵێکی ڕابردوو کە ئەمڕۆ کۆتا ڕۆژی هەینی ئێمەیە لە ساڵی 2025 زۆر بە سەریعی تێپەڕیوە، کاتەکان زۆر بە سەریعی تێئەپەڕن. هەندێکتان لە ساڵی ڕابردووە وعدتان کرد عمرەیەک ئەنجام بدەن نەتانتوانی بیکەن، هەندێکتان هەندێک قەرزار بوون پرۆژەتان دانا قەرزەکەتان بدەنەوە نەتان کرد، هەندێکتان بڕیارتان وا بوو هاوسەرگیری بکەن نەکرد هاوسەرگیری نەکراوە، بەڵکو تا ئێستاکە ئافرەتێکیش نێ بیدۆزیتەوە هاوسەرگیری لەگەڵ پێی وە بۆ کشانیش هەروە. هەندێکتان قەرار بوو چاکەیەک لەگەڵ دایک و باوکتانە بکەن، فڵان وعدتان پێیاندا بۆیان بکەن، کاتەکە زۆر بە سەریعی تێپەڕی وعدە خلاف بووی نەتکرد. ئەمە هۆکاری ئەوەیە من و تۆ بیر بکەینەوە ئینسان بە زمانی حاڵی هەچی ئەمەل و خۆشیەکانی هەیە نادیارە و معلوم الأجل ئەجەلەکەش دیاری کراوە، هەمومان نەزانین چرکەیەکەیە و کە ئێمە ئەم دنیایە جێ ئێڵین و مەحفوظ العەمەل ورد و درشتی ئەو ساڵی ڕابردوو کە کردوتە بەڕێزەکەم، ورد و درشتی ئەو ساڵی کە بە مانگێک ڕۆیشت، ئەو مانگەی کە بە هەفتەیەک ڕۆیشت، ئەو هەفتەی کە بە ڕۆژێک ڕۆیشت، ئەو سەعاتەیش کە وەکو پوش و پەڵاش کە چۆن ئاگری پێوە ئەنەی ئەسووتێ، یەک چاو نەزەرێک بەرزت کردوتەوە لە بازاڕە، لەسەر ئیشە، جنێوێکت داوە، قسەیەکی ناشرینت کردووە، تاوانێکت ئەنجام داوە، مەحفوظ العەمەل کیڕامەن کاتیبین، ورد و درشتی کردەوە کاتیان نووسیەوە بەڕێزەکەم. وبلسان حالنا لا نملك لأنفسنا لا ضرا ولا نفعا ولا موتا ولا حياة ولا نشورا. زمانی حاڵی من و تۆ، داماوی من و تۆ، هەژاری و نەکبەتی من و تۆ نەبۆ خۆمان نەتوانامان هەیە بمرین، نەتوانامان هەیە زیندوو بینەوە، نەتوانامان هەیە قازانج بەیەک بگەێنین، نەتوانامان هەیە زەرەر بە خۆمان نەگەێنین، هەموو شتەکانمان نووسراوەتەوە بەڕێزان. بەڵام لێرە من و تۆ ئەبێ ئاگامان لەوە بێ خوای پەروەردگارە فەرمێ هو الذي جعل الليل والنهار خلفة لمن أراد أن يذكر أو أراد شكورا. الله شو ڕۆژی بەدوای یەکا داناوە بۆچی؟ بۆ کەسێک بیر بکاتەوە. لمن أراد أن يذكر أو أراد شكورا. هی ئەوە نییە بڕۆی لە عولەهە بە ژیانتەوە بکەیت، تۆ بە خۆتەڵی باوەڕدار بۆ بێباوەڕ وتمان الدنيا جنة الكافر، بۆ ئینسانی بێباوەڕ بە هەشتا لە بەینی کەسێکا کە دراوسێتەوە بێباوەڕە بە ئەڵڵا، بێباوەڕە بە زیندووبوونەوە، بێباوەڕە بە ڕۆژی فەسڵان و تەرازوو زاڵم و مەزلوم بەرامبەر یەک ڕائەگیرێ، بۆ ئەو تەنها مردنی بەینی ئەو مردن تەنها دۆزەخە بەڕێزەکەم. تۆ بە خۆتەڵی موسڵمان و ئیماندار هو الذي جعل الليل والنهار خلفة، من ڕۆژ و شەوی کردوتە دوای یەک لەبەر چی؟ لمن أراد أن يذكر، بۆ ئەو کەسەی کە بیر بکاتەوە. بۆچی دوێنێم ڕۆی سبەینێ ڕوبەڕووی چی ئەبمەوە؟
ئەوە چەند ساڵم لە تەمەنم بەڕێ کردووە، چیم کردووە بۆ قیامەتی خۆم، چیم کردووە بۆ قەبری خۆم، چیم کردووە بۆ ژیانی خۆم. دوای خۆم ئەم ماڵ و مناڵە جێڵم چۆن ژیان ئەگوزەرێنن. گەرێ کردەوەی چاکە بن بۆ قیامەتم یا بارگرانی و ڕوڕەشی بن بۆ ڕۆژی دواییم. فبۆیە بڕێزان خوای گەورە ئەفەرمێ لمن أراد أن يذكر أو أراد شكورا. ئێستش کات درەنگێ بڕێزان، من و تۆ لە کۆتا جومعەی 2025 جاین. تەمەنی من و تۆ تەمەنی گاڵتەجاڕی و ڕابواردن و فشقیات نییە. تەمەنی من و تۆ تەمەنی شکرانە بژێریە بۆ ئەڵڵا. ئێستش بیرکەین و ئەگەر خراپەمان کردووە لە ساڵی ڕابردوو دەستێ بخەرە ژیانی خۆت، نوێکاریە بکە، تازەگەریە بکە، گۆڕانکاریە بکە. إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. لخوته ودس بيبكى لأمره روجي جمعية بيري بكر وبزانة قالتو فشقياتو رابواردنو أمسلو أو سري دنيا وباطل بوتو دس أدا تمنية كتبرية كردوها هيت سمعت زيادي كردوها صالانك مناو كولانا كان الرئي كيتو الروي تا يستر ريزي أو تهي شوار كزلي بقوم يفرسد بيبكن شيء كان هم يبولايتو بيهنن والله هي أو يبو خمان داشينو بيري لخمان بكينو هي ئەوێ دانشین ئاگامان لە قیامەتی خۆمان بێ، ئاگامان لە قەبری خۆمان بێ. ئەنجا شکرانە بژێری ئەڵڵا بکەین. ئەڵڵا سوبحانه وتعالى لە نیعمەتەکانی بۆ ئێمەی بەنی ئادەم یەک نیعمەتی هەیە زۆر گەورەیە. تاوەنبار ئیهمال ئەکا هەتاوەکو تەوبە بکە. بۆچی؟ بۆ ئەوەی بگەڕێتەوە، بۆ ئەوەی نەچێ بۆ دۆزەخ. برای بەڕێزم، ئەو تەمەنەی تو هی گاڵتەجاڕی نییە. ئەو تەمەنەی من و تۆ یەکسانە بە دۆزەخ و بەهەشت. بۆ زۆرێکمان ڕوح دەرچوو لە لاشەمان دۆزەقێکی هەتاتایە بێ پەنا بەخوا. بۆ هەنێکشمان حەوانەوەی یەکجارەکیە بێ.